سڵاوتان لێبێ خۆشەویستان لە ناحیەی خوڕماڵی دەڵێن ئەو شوێنانەی کە قەزا و ناحیەن هەندێک جار وەکو پێویست خزمەتگوزاریان بۆ ناکرێت بەڵام لە کاتی شەڕەکاندا لەو کاتانەی کە خاک و ئەو ناوچەیە تووشی کێشە بێ قوربانیدانی زۆر لە شوێنەکانی دەرەوەی ناوەندی شارەکانن ناحیەی خوڕماڵی یەکێکە لەو شوێنانەی کە لە کاتی شەڕی داعشا قوربانێکی زۆری داوە ئەمانەوە بزانین ئایا وەکو پێویست خزمەتی خوڕماڵ کراوە ئایا لە کاتی خزمەتگوزاریە توانراوە وەکو پێویست ئەو شتانی کە بۆ خوڕماڵ پێویستە بکرێ بۆیان کردوون ئەمانە چەند پرسیاری کرد لە هاوڵاتیانی ناحیەی خوڕماڵەکە نێوەش دەکەمانە بێت گەنجەکانی خوڕماڵ تا چەنێ هەلیکاریان بۆ ڕەقساوە وەڵا زۆر بەکەمی نییە ناوەڵا حیجارێکی کارمە بۆ نە لە باتی ئەم هەموو شەهادەکە هێنێ ئێستا کۆڵبەریەکە ئەم گەنجانە کەسی نایەکی لە گەفان هەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە تا چەند گرنگی بە خوڕماڵ دراوە لە ڕووی خزمەتگوزاریەوە بێت پێشێکی دەستباشی لە بەڕێ ساڵەکەن خوڕماڵ وەکو ناحیە پێم وایە بە نەزەری من خزمەتگوزاری بۆ کراوە تا ئاستێکی باش بۆی کراوە بەڵام تر ئەوە یەکو تێر و تەسەلبێ ئەمانە نییە سە بۆ نمونە مەسەن لە مجەمەعی سەرەوە لەو کاتۆ بۆ 2 ساڵە چێت تقریباً زیاتر کەمتر چەوڕژی ئەمانەی بۆ کراوە قەرار بوو لەگەڵ مەجموعی خوارەوە با بڵێن گەڕەکانی خوارە ئەویش هێنی بۆ بکرێت خێرتاوەمانەی بۆ بکرێت بەڵام تا ئێستا نەکراوە خەزانین کەوا لە شەڕی داعشا زیاتر قەزا و ناحیەکان قوربانیە دەن خەڵکی زیاتر قەزا و ناحیەکان ئەبێتە قوربانی لە شەڕی داعشا خەڵکی خوڕماڵ تا چەنە قوربانی هەبوو وەڵا شەڕی داعش ئەوە نەبێ وابەستە بوو بێ بەم ناوچەیە کۆیان هینێکەوە کوردستان وا بڵێن عێراق هەمووی وەکو بڵێ زەرەرم من و کوردستانیش هەرێمی کوردستانیش بێبەری نەبوو لەو زەرەر و زیادە و ئەو وەزع نالەبار و ساد نالەبارەکە هات بەسەر عێراق و هەرێما خوڕماڵیش لەناو هەرێما ئەویش بێبەش نەبووە بەشی خۆی ئەویش کاریگەری هەبوو لەسەر هەلی کاری بۆ گەنجەکان لەناو خوڕماڵە تا چەند دروست بووە هیچ سفرە خەزانین خوڕماڵ شوێنێکی گەشتیاریە خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر بەناو خوڕماڵ ئاچێت بۆ سەیرانگاکان لە ڕووی گەشتیاریەوە گرنگی بە خوڕماڵ دراوە تا هەلی کاری زیاتر دروست بێت شێوەیە ئەوای ئێستا خوڕماڵ مەتەقەیەکی گەشتیاری چڕپەڕ هەر وەکو شوێنەکانی تریش بەڕاستی وا هیچ شوێنێ ئەوە وەکو پێویست ئیتیمامی پێدراوە خۆی پێدراوە بە تایبەت مەنتەقە سیاحیەکان خوڕماڵ دەتوانم بڵێم زۆر گرنگە لە ڕووی گەشتیاریەوە بەڵام بە پێی پێویست بە پێی ئەوەی کە هەڵەگرێ ئیتیمامی پێ نەدراوە گەشتیارەکانیش خەڵک لەسەر شتی شخصی خۆی کردوێتی یعنی حکومەت وەکو پێویست گرنگی پێ نەداوە نەخێر نەوەڵا ئەوەی مەسە ساحی مڵکەکان ساحی باڵین باخەکان هەمووی لەسەر هینی خۆیان ئەرەکی خۆیان تەرتیبیان کردو چاکیان کردوان سپاسانەکەن شەیەک کۆڵانەکەم کە تا ئێستا ئەزانێکی قیتار نەکردن بازە شوێنێکی خەڵک لەناو چەوەما مردووە خزمەتگوزاریەوە باش نییە خۆت نەسەری برو خۆت نەسەریکەن دێ ئێستا باشتر لە ڕێی خزمەتگوزاریە تا ماوەی کاکی گیان پێشتر خراپ بوو ئێستا باشتر بوو باشتر کاکی گیان باشە ئەی لە ڕووی هەلی کارەوە گەنجەکانی ناحیەی خوڕماڵ تا چەندێک هەلی کاریان بۆ ڕەخساوە ئەمە گەنجەکانە خۆ دەزانێ هەمووی بە تەراحەت ڕەحمەتی خوا لێ بێ ئەم گەنجانە کەسی نایەکی لە گەفان هەیە بۆچی لە کاتی شەڕەکانە هەمیشە باسی فەقیری خەڵکە من باسی شەڕم ناوێت ئێمە لە شەر تەوا بووینە سەر کاکی گیان شەڕی کورد تەوا بووە ئێستا شەڕی داعش کاکیان لەگەڵ حکومەتە تو باسی ئەمانەم بۆ بکە بۆچی لەو کاتانە خەڵک قوربانی زۆرەدا بەڵام وەکو پێویست خزمەت ناکرێت وەکو پێویست هەلی کار بۆ گەنجەکان ئەوە دەسەڵاتی حکومەتەکەی برای بەس ئێستا بووە بە 2 ئیدارە ئێمە چی بکەین لەم 2 ئیدارەی ئێمە هەر فەقیر باری هەر چن منە کاکی گیا ئەمە فەقیرەکان ئەمە لەماوە گەڕابێت لێەوە بەخوا کاکە هەستێکی ئێتشان ناتوانین بڕە برای بڕ دەکەن ئەمە فەقیرەکان مەزان هیچ کەسێک دارێکی پێە
ئەمە بازارێک کاڵک و خاری خۆمان دەکرد نەرگی پێ خەڵک زۆربەی فەقیرن لێ کاکە گیان یار برای بەرز دەکەم حکوومەت بۆ بۆ دوو ئیدارێکی بۆ هەولێر ئیدارێکی بۆ سلێمانی هەمووشیان فەقیرە ئەم شوێنانە پشتگوێ خراون نەخراوە بەڵام وەکو شتی ئەزانژی قوتی یەکێتی بەسەر ئەزانشی هەولێرە ناشی ئەوان دەوڵەمەند ئێمە فەقیرین برای بەرز دەکەم بەڕای تۆ تا چەند هەلیکار بۆ گەنجەکانی خورماڵ لەناو خورماڵا دەستەکەوێت وەڵاهی وەکو کار دەست ناکەوێت نەوەڵا کار نییە و گەنجەکان هەمویان بە شوێن کارە ئەگەڕێن کار نییە و هیچ کارێک نییە بیکەن ئەزانین خورماڵ شوێنی جوگرافیەکەی شوێنێکی گەشتیاری گرنگە لە ڕوو گەشتیاریەوە گرنگی پێدراوە بۆ ئەوی گەنجەکان هەر لێرە کاریان دەست بکەوێت وەڵی تا ڕادەیەک بڵێم باش بێ باش نییە ینی کارەکە ئەوە نییە تۆ بڵێ شتێکی وایان کردبێت بۆ خورماڵ گەنجەکان ئیشێکیان دەستکەوێ ئیشێک بکەن ئەوە نییە شتەکەوانیەوە باشە لە شەڕی داعشە هەمیشە قەزا و ناحیەکان قوربانی زیاترە دەن بە براود بە ناو شارەکان لە ڕوو خزمەت گوزاریەوە بۆچی خزمەتی خورماڵ ناکرێت لە کاتێکا قوربانی زۆریشی داوە لە شەڕی داعش وەڵی ئەوە بۆ حکوومەت دەگەڕێتەوە ئەو شتانە بۆ حکوومەت دەگەڕێتەوە گە حکوومەت خۆی بە ساحێبی ئەم وڵاتە دانێت و حکوومەت نەپرسێت لە گەنج نەپرسێت نەزانێت چی بکە بۆ ئەم گەنجانە بۆ ئەم وڵاتە ئەیتر ئێمە ئەبێ چی بکەین وەکو گەنجی خورماڵ وەکو هەموو ناوچەکە چی پێ ئەکرێ هیچ و پێ ناکەن ئێرە خەریکی چی مەگشت وەڵاهی بڵێم خەریکی چی زۆربیان تەلەبەن و زۆربەشیان بێئیشن بۆ خۆیان نەگەڕێن و هیچ شێک نییە بیکەن کە تەخەڕوجەکەن کاریان دەست ناکەوێت وەڵا دەستیان ناکەوێت ئێستا خورماڵ چی پێویستە بۆ بکرێت وەڵی وەکو چی هەموو شتێکی پێویستە هەموو شوێنێک هەموو شتێکی پێویستە بەس شوێن تا شوێن کەوتوی ئەم خورماڵی ئەمە بڵێم شتێکی وای تیانە تا تۆ بیکەی بڵێ وەڵی ینی لە هەموو شتێک نوقسانیە لە ڕوو خزمەت گوزاریەوە خورماڵ چی بۆ کراوە وڵا بەشی خۆی بۆ شتی بۆ کراوە بەس خورماڵی کۆن بۆی نەکراوە مەجموعەکە بۆی کراوە خورماڵی کۆن بۆی نەکراوە پێویستی بەچێ ئێستا خورماڵ وڵا پێویستی بەو کەلاوانەیە کە ڕووخاوە چاگی کەن و یارمەتی ئەو خەڵکو فەقیرە بدەن ئەی لە ڕووی هەلی کارەوە گەنجەکانی خورماڵ تا چەند هەلی کاریان بۆ ڕەخساوە کە ئیشیان دەست بکەوێت هەلی کار کەمە ئیتر گەنجی خورماڵیش خۆتە زانی کە کاری نەبێ ئەڕۆن بۆم لا بۆ لا بۆ ئیشکردن بۆ کێ بۆ ئیشکرد ئەڕۆن بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ ئاوە بمنانە خورماڵ شوێنێکی گەشتیاریە خەڵکێکی زۆر بە بۆنەی سەیرانگاکانەوە بەناو خورماڵ ئاڕوە بۆچی نەتوانراوە گرنگی بەم شوێنە باشەی خورماڵ بدرێ بۆی هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێت هەلی کارەوە حکومەتە بەدەستی حکومەتە توانێت هەلی کار بۆ ئەم گەنجانە دابین کات حکومەت گرنگی بەم شوێنانە ئارەوەڵا بێ حکومەت گرنگی بدا بەم مەتەقەی خورماڵ و هەورامانە گەنجەکانی خورماڵ تا چەنێ هەلی کاریان بۆ ڕەخساوە وەڵا زۆر بە کەمی نییە نەوەڵا حیچەلێکی کارمە بۆ نەکەم لە باتی ئەم هەموو شەهادە کە ئێنێ ئێستا کۆڵبەریە ئەم گەنجانە کەسی ناکی لە گەفان هەیە لە ڕوو خزمەت گوزاریەوە ناحەی خورماڵ تا چەنێ گرنگی پێدراوە لە ڕووی خزمەت گوزاری وەڵا بڕێکی پێدرا بڕێکی پێ نێدراوە لە مجموعی سەرەوەین تا ئێستا بە تەمام قیری بۆ نەکراوە تا ئێستا ماوێتیش ماوێتی حد ئەمڕۆ سبەی بۆ یەکەم بۆی نایکات ئەڵێن ئەو شوێنانی کە لە دەرەوەی ناوەندی شارەکانن کەمتر گرنگیان پێدرێت بەڵام لە کاتی شەڕەکانە قوربانی زیاتر لە دەرەوەی شارەکان ینی لە ناحێ و قەزاکان ناحیەکانی سەر بە خورماڵ ینی بۆ نمونە ئێستا ناوەندی شارەکانی وەکو سلێمانی و هەولێر ئەوانی کە پارێزگان گرنگی زیاتر بەم شوێنانە درێ وەک لەوەی گرنگی بە ناحیەکان بدرێ وەکو خورماڵ و وەکو پێنجێنی بۆ شوێنانی کە دەرەوەی شارەکان ئایا بۆچی لە کاتی شەڕەکانە زیاتر خەڵکی دەرەوەی شارەکان قوربانیە دەن و خەڵکیان خۆی بەختەکە لە پێناو نیشتیمانەکە بەڵام وەکو پێویست خزمەت گوزاریەکان بۆ ناکرێت ڕازە فەرمووی شارەکان زیاتر دیارە لەبەرەوە کە دیارە لەوێ خزمەت زیاتر دەکەن بۆ شارەکان بۆ هەولێر و سلێمانی لەوێ زیاتر لە بەرچاوە دیارە خەڵکی خورماڵ بەم خەریکی چییە چ جۆرە پیشەیەکیان
خەڵکی خورماڵ بەعام بە بڕێکی خەریکی فەلاحەتە بڕێکی خەریکی مەسەلەن حیوانداریە هەروە خەریکی بڕێکی مەعاشخۆرە باشە گەنجەکانی خورماڵ تا چەندێ هەلی کاریان بۆ ڕەخساوە وەڵا زۆر بەکەمی نییە هیچ نەبیستوە یەکەن لەو کاتە گەنجەکان چێک وەڵای هەمووی بەتاڵە خەریکی مۆبایل و فەیسبوک و نەشتانەیە هەمووی خۆی مەشغوڵ کردە بۆ نەشتانەوە حەزانین خورماڵ شوێنێکە لە ڕووی گەشتیاریەوە خەڵکی زۆر بەناو خورماڵ ئاچێ بۆ سەیرانگاکان تا چەند گرنگی درراوە بە خورماڵ لە ڕووی گەشتیاریەوە تا هەلی کاریش بۆ گەنجەکان بڕخسێت حەج نەدراوە من بزانم حەج خزمەتگوزارێکی بۆ نەکراوە هەلی کاری بۆ نەکراوە شوێنێکی باشیش هەیە بەڵام گرنگی پێ نەدراوە باڵە گرنگی پێ نەدراوە بە هیچ شێوەیە هیچ من تا ئێستا نەبینیوم نەشم بیستووە لە ڕووی خزمەتگوزاریەوە تا چەنە گرنگی بە خورماڵ دراوە کە خزمەتی بکرێت وەڵا خورماڵ لە چاو شارەکان کە خزمەتی کراوە ناڵی نەکراوە بەڵام بە پێی پێویست ئەبێ باشتر بۆی بکرێت لەبەرەوە ناحەی ئەم شوێنەکەی گونجاوە بۆ گەشتیاری هەم شوێنەکەشی گونجاوترە بۆ فراوانکردنی مەشروعەکانی لە خورماڵ لە ڕووی گەشتیاریەوە باست کرد خورماڵ خەڵکێکی زۆر بەناو خورماڵە ئاچێ بۆ سەیرانگاکان یعنی شوێنەکەی زۆر لەبارە بۆ گەشتیاری تا چەند لە ڕووی گەشتیاریوە گرنگی بە خورماڵ دراوە بۆی هەلی کار بۆ گەنجەکانی تریشی بەڕەخسێت وەڵای هەلی کار لە هیچ شوێن نەگونجاوە تا بڵێن بۆ ئێرە بگونجێ بەڵام بە نسبەتی گەشتیاری لە ئەحماوە هەنێجار ئیشیان کردو بەڵام ئیشەکان پێ پێویست نەبووە ئێستا بەنمونێ ئێمە لێرە هەمانە مەتەقەی گەڕاومانێ لە مزگەوتی گەورە ئەو مەتەقەیە خۆی ئەگەر ڕاست بێ ئەکرێ بکرێتە شوێنێکی گەشتیاری گونجاو بۆ خەڵکی کوردستان بەتایبەت هێشتا نەبووە شوێنێکی گەشتیاریش بەڵام خەڵک هەر ڕووی تێئەکا لەبەرەوە شوێنەکەی گونجاوە ئێستا زانین کاتێک خەڵک کەچێ بۆ سەیرانگاکان دێت ڕەنگە لێرە پێداویستەکانی بکڕێت گرنگی بە بازارەکەی دراوە بۆ ئەوی شوێنێک بێ کە گەشتیارەکان چەند قات بێنەوە بۆ ئەو شوێنە یعنی ئەوەنە خزمەتی کراوە خەڵک سەرنجڕاکێش بێ گەشتیاری زیاتر ڕابکێشێ بە نیسبەت بازاری خورماڵ شتی باشی بۆ کراوە بەڵام وەکو ئالووە ئالۆشتی نییە ئەو شتانە تا بڵێ شتی چاکتری بۆ بێت ئێمە ئەچین لە هەڵەبجەوە شت دێنین بۆ ئێرە چی پێویستە ئێستا پێویستە لێرە ئالوەیەکی هەبێت ئالوی شارە زوور یا ئالوەیەکی هەورامان لە مەتەقەیە هیچ نەبێت بۆ خورماڵ و تێوەڵە بیارە ئەلم سنوورە دابنرێن نەکو بچنە هەڵەبجە بچن سێسایق سێمانی شت بێرن لەبەرەوە شتەکان گرانەکەوێت لە سەریان لەبەرەوە ئێمەش ناچارە بێت لە بازارەکە شتەکە بە گران بفرۆشینە بە گەشتیارن. وەڵات لەخوا بەزیاب لە ڕووی ناوچەکەەوە مادام ناوچەیەکی بچووکە بەشی خۆشتیایەتی بەڵام تا ڕادێکی زیاتر بۆ گەنجەکانی کەمان سنووری ئێرانمان لەگەڵایە مەرزیم لە خورد و مەرزی باشماخۆناوە کەمە ئیشیتیایە لەخوا بەزیاب بەڵام تر وەکوتر بڵێ هەموو گەنجەکان لە سەدات ئیشتیابێ ناکرێ هەموو ناوچەکانی کەش لە سەدا 50 بۆ 60 ئیشیتیایە بەگشتی خورماڵ لە ڕووی خزمەتگوزاریەوە تا چەند گرنگی پێدراوە لە ڕووی خزمەتگوزاریەوە هەموو ناوچەیە خزمەتگوزاری هەیە بەڵام کەم تا زۆر کەوتووە ئێستا خورماڵێکێکە لەو ناوچانەیە کە خزمەتگوزاری کەمە بەڵام هەیەی تا ڕادەیەک هەیە تا تقریبا بڵێن لە 60 بۆ 50 هەیەی گەشتیاری خورماڵ شوێنێکە گەشتارێکی زۆر بەناو خورماڵ ئاچێ بۆ سەیرانگاکان لە ڕووی گەشتیاریەوە گرنگی بە خورماڵ دراوە تا خەڵک ینی گەشتیاری زیاتر ڕووی تێ بکە و گەنجەکانی هەر لە ناو خۆیان کاریان دەست پێ وەڵات لە ڕووی گەشتیاریەوە ماشەڵا خۆی ناوچەیەکی گەشتیاریە سەیرانگەر زۆر دێ بەڵام وەکو گرنگی بەو گرنگیدان لە لای حکوومەتەوە نەخێبەی شێوەیە گرنگی پێ نەدراوە تەنها ئەوەیە کە خۆی ناوچەیەکی خۆش و گەشتیاریە گەشتیارەکان هەمیشە ساڵانە بەردەوام بەڕێژەیەکی زیاتر بەرچاو ئەچن بۆ سەیرانگاکانی ئەحمەداوە ئاوێسەر خەرپانی ئەو ناوانە بەناو خورماڵە ئاچن هەمویان ئەگەر گرنگی پێ بدرێ ناتوانێ وای لێ بکرێت گەنجەکان هەر لێرە کاریان دەست بکەوێت بەتەکی ئەگە گرنگی پێ بدرێت لەلایەن حکوومەتەوە هەلی کاری زیاتر بۆ گەنجان ڕێخرێ بەڵامی تر حکوومەتەکەمان تا ڕادەیەک گرنگی پێ نادا بەجددی لە ڕووی حکوومەتەوە هیچ ئیدارەیەکی تیانە کە بڵێ خزمەتگوزاری بۆ کراوێ بۆ ئەوی بێتەکانش خەڵک بە شخصی خۆی خزمەتیە ئەرەوەڵا هەمووی سەیرانگان مڵکی تایبەتە ئەوانیش کە ئەچن ناوەوە پێویستە بڕەپارەیەکی دیاریکرا بدەن بۆ ئەوی سعاتێ 2 سعات یاخود لە نیوەڕۆبەی وارمێنەوە لە ناو یاخود شەوتا بەیانی ئاوە ئەڵێن زیاتر گرنگی بە شارەکان ئەدرێ ئێستا تۆ لە سلێمانی وەک لە قەزاو ناحیەکان تۆ کاتە خورماڵ هەستە بەمە کردووە خزمەتگوزاری لە خورماڵەکەمەوە لەمە پێن بەڵام هەر ئەوە بۆتر بەساوە
باشە بەڕای تۆ لە ڕوو گەشتیاریەوە گرنگی بە خورماڵ درراوە بیکەنە شوێنێکی گەشتیاری ئەو هەموو گەشتیارە بەناو خورماڵاچێ بۆ سەر بەڕای تۆ چی پێویستە بۆی بکرێت ئانی کەس کاتێت تۆ وەکو گەشتیارێک دێ بۆ ئێرە والله حق ئەو منتیقی گەڕا و ئەو منتیقە چاک بکرێ و بەڵام هیچ دەستکاری نەکراوەی بین باشە وەکو زانین لە کاتی شەڕەکانە خەڵکی قەزاو ناحیەکان زیاتر قوربانی شەدەن زیاتر خەڵکیان خۆی بەختەکە لە پێناو ئەو با بڵین نیشتیمانەیە بەڵام ئەمە زوڵم نییە کاتێک خەڵکیی زۆر قوربانی ئەدا وەکو خورماڵ وەکو شوێنەکانی تری دەرەوەی سلێمانی بەڵام وەکو پێویست خزمەت گوزاریشیان بۆ ناکرێت جاگیانەوە بەدە دێمە نییە بەخۆان بیکەم نێکرد ئەمەش حەزەکەین هەموو شتێکی بۆ بکرێت ئەزیزان وەکو ئەبینین ئەمە یەکێک لە کۆڵانەکانی ناوجەرگەی بازاڕی خورماڵ کە بەداخەوە بینین مەسافەیەکی زۆر کەمە کە ئەتوانرا کۆنکرێتێک یاخود قیرێکی بۆ بکرێت بۆ ئەوەی بەم شێوازە نەبین وەکو بینین لێرە ئاوێکی زۆر ڕژاوە و شوێنەکەش قیر نییە بۆیە ئاستەنگی بۆ هەم ئۆتۆمبیلەکان و هەم بۆ خەڵکەکەش دروست کردو کە بەداخەوە ئەبووە ئێستا لاینی کەمێرە کۆنکرێتێکیان بۆ بکردن گەنجەکانی خورماڵ تا چەنێ هەلی کاریان بۆ ڕەخساوە وەڵا زۆر بە کەمی نییە ناوەڵا حیچەلێکی کارمە بۆ نە لە باتی ئەم هەموو شەهادەکە ئێنێ ئێستا کۆڵبەریەکە ئەم گەنجانە کەسی ناکی لە گەفان هەیە کار و کاسپی چۆنە لە ناو بازاڕەکە وڵا زۆر کەس بووە ئەزانین خورماڵ شوێنێکی گەشتیاری خەڵکێکی زۆر ماناو خورماڵاچێ بۆ سەیرانگاکان پێداویستەکانی ڕەنگە لێرە بکڕێت تا چەند گرنگی بە خورماڵ دراوە لە ڕوو گەشتیاریەوە بۆی خەڵکێکی زیاتر ڕووتێ بکەن وڵا لێرە هیچ هینێکی پێدراوە وەکو لە ناحی گەشتیاری نییە خزمەت جواری نییە بەڵام لەوە چێت لەسەر لە سەرچاوەکان تۆزە ئەوش خەڵ خۆی کردوێت یە حکومەت نەیکردو شخص کردوێت باوەڕ ناکەم ناوەڵا شخص کردوێت گەنجەکانی خورماڵ هەلی کاریان بۆ نەڕەخسەیە ئەچن بۆ کوێ وڵا بەرەو ئەوروپا ڕۆن زیاتر هەر ئەوروپا هەیە شوێنەکانی در ئەوەی کە کۆمپانیەکانە زۆربەی خەڵکیان جواب کردووە ئەوانەی کە بڵێن ئەو شوێنانی کە زیاتر خەڵک ئیشی دیاکە ئیشیتیان نەماوە هەلی کاریان بۆ نەڕەخساوە گەنجەکانی ئێرە نییە ئەزانین لە کاتی شەڕەکانیشا خەڵکێکی زۆر لە دەرەوەی شارەکان قوربانی درێ ئەنی بۆ نمونە سە خورماڵ تا چەنێ قوربانی داوە لە شەڕی داعش وڵا زۆری داوە بەڵێ بەڵام وەکو پێویستی خزمەتی نەکراوە وەڵی نەکراوە بەس ینی لە چاو هەندێک شوێنیشا باشە هەندێک شوێن هەیە زۆر لێرە خراپترە ناوەڵا حیچەلێکی کارمە بۆ نەبوو ئێستا خەڵکی خورماڵ یان گەنجەکانی وەکو تۆ لە خورماڵە خەریکی چێ بن چ کارێکەکەن وڵای هەمووی ماتۆر سوارە و کەسیشی نییە بڕۆ ناگەم لە خورماڵ ئەوەشی بێت عەرەبانە ئێستا زانین خورماڵ شوێنەکە خەڵکێکی زۆر گەشتارێکی زۆر بەناو خورماڵ ئاچێت بۆ سەیرانگاکان لە ڕوو گەشتیاریەوە تا چەند گرنگی بە خورماڵ دراوە بۆ ئەوەی تۆی گەنج کارێ دەست بکەوێت لە ناو شارەکەی خۆت وڵای گرنگی بێ نەیراوە خورماڵ خۆ خەڵکیش بێ بۆ سەردان بۆ ئێرە نایە بۆ ئەحمە باشە ئێستا ئەزانین لە کاتی دروستبوونی شەڕەکانە وەکو شەڕی داعش قوربانێکی زۆر لە قەزاو ناحیەکانە درێ خەڵکی خورماڵ چەندێک قوربانی هەبوو لە شەڕی داعش خوا منەوانە بیر نازانم هێستاکەی لێرە خەڵک لە شەڕی داعشا بوو بێتە قوربانی تا ڕادەیەکی کەم بەڵێ وەکو ئەو قوربانیشی داوە ئایا خزمەتی کراوە هەلی کار بۆ گەنجەکان ڕەخساوە ناوەڵا بە هیچ شێوەیە نەیراوە چی داواکارێکتان هەیە وەکو گەنجەکان کە بۆ تام کرد وڵای هەر بۆ هەر هەلی کارە خۆمە لە هەزار جینیشا ناوشتمان نووسیوە هەر هیچ لە حایجی بۆ نەکراوە چی بۆ کراوە ئەی کو ئەمە بازارەکەی کامەیە خەڵک لە ڕێخوای کۆڵانەکان چاگەکان خەڵک خۆی هەوڵەدا شوێنەوەڵا ئێستا ئەمانم دوکاندان هەموو خۆیان چاکیان کردو ئەی لە کاتی شەڕەکانە خورماڵ تا چەند قوربانی داوە وەڵاوە زۆری ئەوسە بۆ من حسێب ناکرێت ئەی بۆچی خزمەتی ناکرێ وەکو پێویست ها بۆ خزمەتی ناکرێ وەڵا هەموو خەتای زۆر حیزبی حیزبەکان ئایشی هەلی کار هەر حیزبێک بە بۆ نەحیزبێک درە نایک باشە هەلی کار بۆ گەنجەکان لە خورماڵە تا چەند ڕەخساوە وەڵا حیز بەکار نهاتۆ بە خورماڵ وەڵا تەنیا ئەو تۆزە مەردە بە وشیان داخست
چێ بوو ئەو مەردەکە کۆڵبەریان نەکو دووبارێن نەگەر ئەو شوێن نەهێت ساویش نەماوە نەوەڵا ئەویش نەماوە تەنیا ئەوە ئیتیفادی بۆ گەنجانی خۆما نەما باش ئێستا ئەگەر گەنجەکانی خورماڵەوانی کە زانکۆ تەواوەکەن دوای زانکۆ بەچیەوە خۆیان خەریک وەڵا بە کۆڵبەریۆ لە باتی ئەم هەموو شەهادەکە هێنێ ئێستا کۆڵبەریەکە دوای وڵاخ کۆتە دوای هێترێکەوەی بۆ کەسان خورماڵ خۆی نێن ئەوکە خورماڵ خۆی شوێنێکی گەشتیاریە گەشتیارێکی زۆر بەناو خورماڵ ئاڕوە نەتوانراوە سوود لەم شوێنە گەشتیاری خورماڵۆک بێت بۆی خەڵک گەنج زیاتر کاری دەست بکەوێ نەوەڵا نەتوانێت ئەیتە هەموو لە بەرچاوتانە خورماڵێکێکە لەو شوێنانەی کە لە ڕوو گەشتیاریەوە شوێنێکی زۆر گرنگی هەیە چونکە گەشتیارێکی زۆر لە ناو هەرێمی کوردستان و زۆر جاریش لە شوێنەکانی تری عێراقەوە کە گەشتیاری عەرەبن بەناو خورماڵا دێن ئەچن بۆ سەیرانگەکانی ئەحمەداوە و شوێنەکانی تر بەڵام بەداخەوەکو پێویست گرنگی نەدراوە بەم شوێنە جوگرافیا گرنگی خورماڵ بۆ ئەوی گەنجەکانی لێرە هەری کاریان دەست بکەوێت واتە هەرچەنە بەشێک لە ئەو شوێنانەی کە لە خورماڵان خزمەتگوزاری بۆ کراوەکو هاوڵاتیەکانی ئەیوت بەڵام هەندێک شوێنی هێشتا ماوێتی و لە ڕوو گەشتیاریشەوە نەتوانراوە خورماڵ بکرێتە شوێنێک کە سەرنجی گەشتیاری تر ڕابکێشێ بۆ خۆی و لێرە هەلی کار بۆ گەشتیارەکان دەست بکەوێت پامی ئەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورەتان سپێرم خواتان لەگەڵ